مولاي صل وسلم دائما أبدا على بەبۆنە یادی لەدایکبوونی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت ئەنجومەنی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان ئاهەنگێکی خنجیلانەی ساز کرد کەوا تیایدا سێ مامۆستای ئاینی بە بابەتی جیاتیشتیان خستە سەر ژیانی پێغەمبەر و گرنگی هاتنی بۆ مرۆڤایەتی دواتریش چەند سرود و هۆنراوەیەک پێشکەش بە ئامادەبوان کران. وەکەزبنی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان بەبوونی هاتن یادی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوامان سەڵات و سەلامی خوای لەسەر بێ هەستان بە سازدانی دیبەیتێک بۆ سێ مامۆستای بەڕێز بۆ هەڵوەستەکردن لەسەر سێ بابەتی جیاواز لە سیرە و ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام لە ژێر ناونیشانی ڕۆڵی گەنج و ڕۆڵی ئافرەت و هۆکارەکانی هاتنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ تیپی سرودی ڕەنگاڵە کە بە سرود و هۆنراوەی ئاینی دیبەتەکەیان ڕازاندەوە و لێرەشەوە شوێنکەوتنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام دووپاتەکەینەوە. پەیامی پێغەمبەر درود و سەلامی خوای لەسەر بێت پەیامی ئاشتی و تەبایی و لێبوردەییە پابەندبوون بە ڕێبازی پێغەمبەر مرۆڤ بەرەو ئاسوودەیی و کامەرانی دەبات و کۆمەڵگایەکی خۆشگوزەران بنیاد دەنێت. لای خۆشیانەوە هاوڵاتیان لە ئێستادا لە هەموو کات بە پێویستری دەزانن موسڵمانان پابەند بن بە ڕێبازی پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم لە کاتێکدا کەوا دژایەتیەکی زۆری ئیسلام و موسڵمانان دەکرێت. ئێمە وەکو شوێنکەوتێکی پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم ئەبێ پابەندی ڕێبازەکەی ئەو بین و هەروەها نەک هەر بە مولودێک کۆتایی بە هەموو شتێک بهێنین بەڵکو ئەموو ڕۆژێک پێغەمبەر لە یادمانە و لە دڵمانە دەبێ پابەندی سنەتەکانی پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم سنەتەکانی زیندوو بکەینەوە ئەو سنەتانی کە لە ڕابردوو نەمان کردوونە لە ئێستادا زیندویان بکەینەوە. ڕەحمەتەن للعالەمینە دەبێ ما درێژە پێ ئەو ڕێبازانە بین و ئاکار ڕۆژتانە و ئەو شێوازێکەوە لە پێغەمبەر لە ژیانی ڕۆژانەوە ژیانی خۆیدا بەکاری هێناوە لە پەیامی ئاشتی و پێکەوە ژیان و خۆشویستن و محیبەتدا ئێمەی موسڵمانانی لەسەری بەردەوامین و درێژە پێ دەری بین. داواکارم کەوا ئەو ڕۆژە ببێتە هەوێنێک بەوەی گەنجەکانمان گەورەکانمان بەرپرسەکانمان بتوان پەیوەند بن بە حەدیسەکان و ئاەتەکانی قورئانی پیرۆز هەروەها بۆەوەی دادپەروەری و ڕازگۆیی بگەڕێتەوە ناو کۆمەلگا. بەشداری هاوڵاتیان لە بۆنە ئیسلامیەکان سەلمێنەری ئەوەیە گەلی کورد و ئیسلام دوانەیەکی لێکدانەبراون و پابەندی هاوڵاتیان بە ئاینی پیرۆزی ئیسلام دەسەلمێنێ. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.